سەردەمی پەروەردەیی و ئابووری و کۆمەڵایەتی ئێستا سەردەمی پەلەکردن و پێشبڕکێیە. سەردەمی یەکەمبوون و هەڵکشانە بە نێو ئاست و پێوەرە جیهانیەکاندا. دەوڵەتان و دەستەڵاتداران و بڕیاربەدەستان لەناو خۆیاندا تاوی کوورەیەکی ئاگرین دەدەن کە مرۆڤە کەمتەمەنەکان سوتەمەنەکەین. ئەم پەلەکردن و گوزەرکردنی خێرایە بە نێو ژیاندا وای کردووە ئێمە لە سەردەمی منداڵی پەلەپێکراودا بژین. منداڵانی ساوا ناچار دەکەین تەنانەت پێش ئەوەی بتوانن پێ بگرن و بەباشی ڕابکەن پیت و دەنگەکانی زمانی ئینگلیزی فێر ببن. سەرکەوتن و زیرەکی منداڵێکی 5 ساڵان بە ئاستی خوێندن و بەرزی نمرەکانی دەپێوین و پێمان وایە دەبێت هەرزەکارانمان وەک خاوەن کۆمپانیا کاتەکانیان بە وردی ڕێک بخەن. باوەڕمان وایە خانەوادەی باش و سەرکەوتوو ئەوانن وانەی تایبەت بۆ منداڵەکانیان دابین دەکەن و هەر زوو بۆ تاقیکردنەوەکان ئامادەیان دەکەن. بەڵام دەبینین پێش ئەوەی بگەنە تەمەنی پێگەیشتن منداڵەکانیان شەکەت و بێزار دەبن. لە هەوڵە بێوچانەکانماندا بۆ ئەوەی هەرچی زووە هەنگاو بۆ ناو ئابووری جیهان بنین، مامەڵەمان لەگەڵ منداڵیدا وەک قۆناغێکی گرنگی ژیان نەکردووە، بەڵکو وەک بربەستێک دەیبینین کە دەبێت خێرا تێپەڕێنرێت. ئێمە لە سەر چۆنێتی هەڵڕشتنی زانیاری زیاتر بەسەر خوێندکارە کەمتەمەنەکانماندا بێکۆتا مشتومڕ دەکەین. بەڵام تۆ بڵێیت گەورەترین هەنگاوی پەروەردەیی کەڵەکەکردن و زۆرکردن نەبێت، بەڵکو لابردنی هەموو شتێک بێت؟ چی دەبێت ئەگەر باشترین شتێک مامۆستا یان دایک و باوک بتوانن بیکەن زۆر بە سادەیی کشانە دواوە و چۆڵکردنی ڕێگەکە و ڕێگەدان بێت بەوەی منداڵ بۆ خۆی منداڵ بێت؟ ئەمڕۆ گەشتێک بە نێو فەلسەفەی ڕادیکاڵ و پڕ مشتومڕ و کاریگەری بیرمەندێکدا دەکەین کە لە سەردەمی خۆیدا جیهانی پەروەردەی سەراوژێر کرد. ئەو پێی وابوو کۆمەڵگە هێزێکی تێکدەر و گەندەڵکەرە و تاکە ڕێگە بۆ پێگەیاندنی مرۆڤێکی تەواو ئازاد ئەوەیە ڕێگە بدەین سروشت سەرکردایەتی گەشە سەندنی منداڵ بکات. دەچینە ناو جیهانی ژان ژاک ڕۆسۆوە، فەیلسوفی سەدەی 18ەم کە تەنیا شێوازی وانەگوتنەوەمانی نەگۆڕی، بەڵکو لە ڕاستیدا چەمکی مۆدێرنی بۆ قۆناغی منداڵی داهێنا. هاوڕێیانی خۆشەویست، سڵاوتان لێبێت. لەم زنجیرە دەنگیەدا هەر ئەڵقە و باسێکی کورتی کەسێتیەکی پەروەردەیی دەکەم. ناسینی ئەم کەسێتیە پەروەردەییانە و ناسینەوەی بیر و بنەما پەروەردەییەکانیان دەکرێت خەزێنەی زانین و ئەزموونی پەروەردەییمان دەوڵەمەندتر بکەن. بەو هیوایەی کاتێکی چێژبەخش و ئەزموونێکی مانادار لەگەڵ ئەم زنجیرەیەدا بەسەر ببن. بۆ تێگەیشتن لە فەلسەفەی پەروەردەیی ڕۆسۆ دەبێت ئامادە بین لە دژایەتیەکی قوڵ و ناڕەحەتکەردا لێی تێبگەین. ڕۆسۆ لە ساڵی 1712 لە جنێڤ لەدایک بووە و قۆناغی منداڵی خۆی پڕ بووە لە نائارامی و لە دەستدان. دایکی چەند ڕۆژێک دوای لەدایک بوونی ئەم کۆچی دوایی کرد و کاتێک تەنیا تەمەنی 10 ساڵ بوو باوکیشی جێی هێشت. ژیانێکی پڕ لە گەڕان و سەرگەردانی لە سەرتاسەری ئەوروپادا بەسەر برد و پێش ئەوەی ببێتە کەسێتیەکی ناوەندی سەردەمی ڕۆشنگەری فەڕەنسی لێرە و لەوێ وەک شاگرد و سکرتێر و کۆپیکاری نۆتەکانی مۆسیقا کاری دەکرد. لە ساڵی 1762دا ڕۆسۆ کتێبە شاکارەکەی بڵاو کردەوە بە ناوی ئیمیل
یان لەسەر پەروەردە کە نیوەی ڕۆمان و نیوەی تێزی فەلسەفی بوو. لەم کارەیدا باسی گەورەکردنی کوڕێکی خەیاڵی بە ناوی ئیمیل دەکرد لە ساواییەوە تا پێگەیشتن. کتێبەکە وەکو بۆمبێک بەسەر کۆمەڵگەی ئەوروپیدا تەقیەوە. لەم کتێبەدا بە توندی تەحەدای بیرروباوەری کڵێسای لەسەر تاوانی بنەڕەتی و پێکهاتە چینایەتیە وشکەکانی ئەریستۆکراتی دەکرد. بۆیە کتێبەکە قەدەغە کراو لە پاریس و لە جنێڤیش سووتێنرا. لە ئەنجامدا ڕۆسۆ ناچار بوو بۆ ڕزگارکردنی گیانی خۆی ڕابکات. لە باسی ژیانی ژۆن ژاک ڕۆسۆدا گرنگە بزانین کە ئەو کەسێتیەکی پڕتەوسی هەبوو. لە کاتێکدا ڕۆسۆ ئەو پیاوە بوو کە دەقی بنچینەیی لەسەر خۆشەویستی و پەروەردەکردنی منداڵ نووسی بوو، کەچی هەر 5 منداڵەکەی خۆی فرێدایە خانەی بێسەرپەرشتانەوە. ئەو مرۆڤێکی پڕ لە کەموکورتی و دووڕوویی بوو، بەڵام سەرەڕای شکستە کەسیەکانی ژیانی خۆی ئەو بیرۆکانەی لە کتێبی ئیمیلدا نووسی بوونی هێندە بەهێز بوون شۆڕشێکی پەروەردەییان لە ئەوروپادا بەرپا کرد و بوونە سەرچاوەی سروش بۆ کەسێتی پەروەردەیی داهاتووی وەک پێستەلۆزی و فرۆبێڵ و مۆنتیسۆری. ڕێبازەکەی ڕۆسۆ بۆ پەروەردە ڕەتکردنەوەیەکی توندی قوتابخانەکانی ئەو سەردەمەی خۆی بوو کە مامەڵەیان لەگەڵ منداڵاندا وەک کەسانی پێگەشتووی قەبارە بچووک دەکرد و ناچاریان دەکردن دەقەلاتینیەکان و بنەما ئاینیەکان لەبەر بکەن. فەلسەفەی پەروەردەی ڕۆسۆ لەسەر 3 هەڵوێستی شۆڕشگێڕانە وەستاوە. 1. پەروەردەی نەرێنی و باشی سروشتی منداڵ. بەناوبانگترین گریمانەی فەلسەفی ڕۆسۆ ئەوەیە کە مرۆڤەکان بە سروشت باشن و ئەوە شارستانیەتە کە تێکیان دەدات. لە پەروەردەدا ئەمە وەرگێڕاوە بۆ چەمکی پەروەردەی نەرێنی. ڕۆسۆ پێی وابوو بۆ 12 ساڵی یەکەمی ژیانی منداڵ ئەرکی مامۆستا ئەوە نییە فەزیلەت یا حەقیقەتیان فێر بکات، بەڵکو پاراستنی دڵی منداڵەکەیە لە خراپە و پاراستنی مێشکێتی لە هەڵە. ئەو باوەڕی وابوو نابێت بە شێوەیەکی چالاک ئەخلاقی منداڵێکی بچووک لە قاڵب بدرێت یان بە زۆر یاسا کۆمەڵایەتیەکانی دەرخوارد بدرێت. لەبەری ئەوە پەروەردە بۆ ئەوەیە باشیە سروشتیەکەی منداڵ بپارێزێت بەوەی ڕێگەی پێ بدرێت بە ئازادی لە ناو سروشتدا گەشە بکات. کاتێک منداڵێک پەنجەرەی ژوورێک دەشکێنێت، پەروەردەکردن ئەوە نییە وانەی ئەخلاقی پێ بڵیتەوە، بەڵکو لێی دەگەڕێت لە ژوورە سارد و سڕەکە و لەبەر پەنجەرە شکاوەکەدا بخەوێت. سزادانی منداڵ دەبێت بەرەنجامێکی سروشتی کارەکانیان بێت، نەک لە تووڕەیی و هەڵچوونی کەسێکی پێگەشتووەوە سەرچاوە بگرێت. 2. فێربوون لە شتەکانەوە نەک لە وشەکانەوە. ڕۆسۆ زۆر ڕقی لە لەبەرکردنی ڕووت بوو. دەربڕینە بەناوبانگەکەی دەڵێت ڕقم لە کتێبە، چونکە تەنیا فێرمان دەکەن باسی شتانێک بکەین کە هیچ دەربارەیان نازانین. ئەو پێی وابوو یەکەمین مامۆستاکانی منداڵ بریتین لە دەستەکانی و پێیەکانی و چاوەکانی. تێزی دووەمی ئەوە بوو دەبێت پەروەردە لە بنەڕەتدا لەسەر بنەمای ئەزموون بێت. ئەگەر دەتەوێت منداڵێک فێری جوگرافیا بکەیت، لە نێو 4 دیواردا لە ناو پۆلێکی خینکێنەردا نەخشەی پێ نیشان نادەیت، بەڵکو دەبێتە ناو دارستان و لێی دەگەڕێیت بە بەکارهێنانی ڕاست و چەپی خۆی و تێگەیشتنی لە ئاوابوونی خۆی ڕێگەی ماڵەوە بدۆزێتەوە. ئەگەر دەتەوێت فێری فیزیا ببێت، با بە بەکرە و بەرزکەرەوەکان تاقیکردنەوە بکات بۆ بەرزکردنەوەی شتە قورسەکان.
ڕۆسۆ باوەڕی وابوو زانستی ڕاستەقینە لە ڕێگەی ئەزموونی هەستیار و ململانەی جەستەییەوە لەسەر مێشک هەڵدەکۆڵرێت، نەک لە ڕێگەی خوێندنەوەی وشەکانی سەرتەختەی پۆل. 3. ڕێزگرتن لە قۆناغەکانی گەشەکردن. پێش ڕۆسۆ کۆمەڵگەی ئەوروپی بە شێوەیەکی گشتی منداڵانی وەک کەسانی پێگەیشتووی ناتەوا و کەم و کورت دەبینی. ڕۆسۆ ئەم بۆچوونەی تێکشکاند. 3ەم هەڵوێستی سەرەکی ئەوە بوو گەشەی مرۆڤ لە قۆناغی جیاواز و سروشتیدا ڕوودەدات و قۆناغی منداڵی نرخێکی بنەڕەتی خۆی هەیە. لە کتێبی ئیمیلدا نووسیوێتی سروشت دەیەوێت منداڵان منداڵ بن پێش ئەوەی ببنە پیاو. منداڵی شێوازی تایبەتی خۆی بۆ بینین و بیرکردنەوە و هەستکردن هەیە کە بۆ ئەو قۆناغە گونجاوە. ڕۆسۆ هۆشداری دا کە ئەگەر پەلە بکەین لە مامەڵەکردن لەگەڵ منداڵدا وەک کەسێکی پێگەیشتوو، ئەمە وەک ئەوە وایە میوەی پێشوەختە و نەگەیی و بەرهەم بهێنین کە هیچ تامێکیان نییە و زوو دەڕزن. دەبێت مامۆستا وانەکانی بە تەواوی لەگەڵ قۆناغی گەشەی منداڵەکەدا بگونجێنێت. تۆ ناکرێت لۆجیکی بەرهەست فێری منداڵێکی 8 ساڵان بکەیت، چونکە مێشکی تەنیا بۆ مامەڵەکردن لەگەڵ جیهانی بەرجەستە و هەستپێکراودا ئامادەیە. پەروەردە پێشبڕکێ نییە بۆ گەیشتن بەهێڵی کۆتایی پێگەیشتن، بەڵکو کرانەوەیەکی لەسەرخۆ و مەبەستداری تواناکانی مرۆڤە. چۆن فەلسفەی پیاوێکی گەڕۆک و ئاژاوەگێڕی سەدەی 18ەم لە ژینگەی پەروەردەیی لێکگرێدرا و پڕ لە پەیوەندی و تاقیکردنەوە سەختەکانی ئەمڕۆدا جێگەی خۆی دەکاتەوە. بیرۆکەکانی ڕۆسۆ دەڵێیت بە تایبەتی بۆ ڕەخنەگرتن لە دڵڕاوکێ و ناڕەحەتیە دەرونیەکانی ئێستەمان نەخشێنراون. ئەمڕۆ بە تایبەتی لە قۆناغی باخچەی ساوایاندا مشتومڕێکی توند هەیە لەسەر فێربوون لەسەر بنەمای یاری بەرامبەر بەوانەی ئەکادێمی پێشوەختە. ئێمە داڕێژەرانی سیاسەتمان هەیە هێشتا فشاری تاقیکردنەوە سەرتاسەری وەکیەکەکان دەخەنە سەر منداڵانی 6 ساڵان. پێداگیریەکەی ڕۆسۆ لەسەر قۆناغەکانی گەشەکردن زەنگێکی دەنگبەرزە بۆ ئاوردانەوە لەم واقعە. ئەو تەحەدای ئەم ئالوودەبوونە مۆدێرنە دەکات کە دەمانەوێت هەرچی زووترە منداڵان فێری خوێندنەوەی دەقەکانی نێو کتێبی خوێندن بکەین. ئەو بیرمان دەخاتەوە کە پەلەکردن لە گەشەی عەقڵی مرۆڤی پێگەیشتووی زیرەکتر دروست ناکات، بەڵکو منداڵی پڕ لە دڵڕاوکێ دروست دەکات. ڕۆسۆ پێی وایە یاریگە و لم و خۆڵی حەوشەی قوتابخانە و کۆڵان و قوڕاوی ناو باخچەکان شتی سەرقاڵکەر و دوورخەرەوە نین لە فێربوون. لە ڕاستیدا بۆ ئەو تەمەنە ئەمانە فێربوونەکە خۆین. کاتێک پەروەردەکارانی مۆدێرن بانگەشە بۆ تاقیگە زانستیەکان، گەشتە مەیدانیەکان و فێربوون لەسەر بنەمای پرۆژە دەکەن، ئەوان دەنگدانەوەی داواکاریەکەی ڕۆسۆن کە لە کتێبی ئیمیلدا دەڵێت لە شتەکانەوە فێربە، نەک لە وشەکانەوە. ڕۆسۆ تەحەدای مامۆستایانی ئەمڕۆ دەکات سەیری پلانی وانەکانیان بکەن و بپرسن: ئایا خوێندکارەکانمان تەنیا زاراوەکانی زانست لەبەر دەکەن یان لە ڕاستیدا کردداری زانستی ئەنجام دەدەن؟ ئەو بیرمان دەخاتەوە گەر منداڵێک لە ڕێگەی دەست و پەنجە و گەڕان و خولیای خۆیەوە شتێک فێر بوو بێت، لە 1000 سیمینار و وانەگوتنەوەی زارەکی زیاتر لای دەمێنێتەوە. ئێمە لە سەردەمی جۆرێک دایک و باوکایەتیدا دەژین، تێیدا گەورەکان هەموو بربەستێک لە بەردەم ڕێگەی منداڵدا لا دەبن تا ڕێ لە شکست یان هەستکردن بە ناڕەحەتی منداڵەکانیان بگرن. چەمکی پەروەردەی نەرێنی و ئەنجامە سروشتیەکانی فەلسفەی پەروەردەی ڕۆسۆ دژە ژەهر و ماکێکی تەواون بۆ ئەمە. ئەو
تەحەدای دایک و باوک و پەروەردەکارانی ئەم سەردەمە دەکات کەمێک بەرگەی ئازار خواردن و دەستقلیشان و ئەژن و ڕووشانی منداڵەکانیان بگرن. ئەو فێرمان دەکات ئەگەر بەردەوام دەسوەردان بکەین ئەوە دەرفەتی گەشەپێدانی خۆڕاگری و هۆشیاری بۆ دەوروبەر و سربەخۆیی ڕاستەقینە لە منداڵەکە دەستێنینەوە. ژۆن ژاک ڕۆسۆ پیاوێکی پڕ لە دژایەتی زەق بوو. ئەو باوکێک بوو منداڵەکانی خۆی فرێدا، بەڵام بووە باوکی ڕۆحی بۆ زۆر منداڵی نێو قوتابخانە مۆدێرنەکان. ئەو سەیری جیهانی چواردەوری خۆی کرد کە بە گۆڕینی منداڵان بۆ ئەریستۆکراتیەکی بچووکی گوێڕایەڵ و پڕ لە ئەتەکێت ئالوودە بوو. بوێری ئەوەی هەبوو بڵێت ئیدی بەسە و بوەستن. ئەو گۆڕانکاریەکی قوڵمان لە پێکهاتەی بیرکردنەوەی پەروەردەیی بۆ جێدەهێڵێت. ئێمە زۆر جار پەروەردە وەک کردەیەکی دروستکردن و چالاکیەکی نێو کارگە دەبینین. ئێمەی گەورە ساڵان پێمان وایە پەیکەرتاشین و خوێنکار ئەو قوڕەیە کە دەبێت هەر بە زۆر شێوەی خۆمانی پێ بدەین. ڕۆسۆ پێمان دەڵێت کە پەروەردە لە ڕاستیدا کردارێکی باخەوانیە. تۆوەکە لە ناو خۆیدا هەموو شتەکانی هەڵگرتووە کە پێویستێتی بۆ ئەوەی ببێتە درەختێکی مەزنی گوێز یا بەڕوو. هەرچەندە پەروەردەکارانی زۆر هەن باوەڕیان وایە قوتابخانە و پۆلی خوێندن شوێنی دامەزراندن و گەشەپێدانی جڤاک و ژیانی پێکەوەییە. ڕۆسۆ لە بەرامبەردا دەوەستێتەوە و لێمان دەپرسێت تۆ بڵێیت مەبەستی سەرەکی پەروەردە پاراستنی تاکەکان نەبێت لە قەرەباڵغی و ژاوەژاوی گەندەڵکاری کۆمەڵگە؟ کەوایە بۆ ئەو پەروەردەکار و دایک و باوک و داڕێژەرانی سیاسەتەی ئەمڕۆ گوێ لەم باسە دەگرن ئەم پرسیارانەتان بۆ جێدەهێڵم. لەکوێ کارەکانتاندا هەوڵ دەدەن بە زۆر گەڵاکان زووتر گەشە پێ بدەن و لەخەکان ئەستوورتر بکەن؟ لەکوێدا دڵڕاوکێ و ویست و پلانەکانی خۆتان وەک کەسێکی پێگەیشتوو لەگەڵ پێداویستی ڕاستەقینەکانی منداڵەکەدا تێکەڵاو کردووە؟ گەروا دەکەن باشترە بە گوێی ڕۆسۆ بکەن و یەکسەر وازبێنن. هەندێک جار قوڵترین و کاریگەرترین و سەختترین شت پەروەردەکارێک بتوانێت بیکات ئەوەیە کتێبەکەی خوێندن دابنێت، دەرگای پۆلەکە بکاتەوە و ڕێگە بدات منداڵەکان هەنگاو بۆ بەرهەتاوەکە بنێن. سوپاس بۆ ئەوەی تا کۆتایی لەگەڵم بوون. تا ناسینی بیرمەندێکی مەزنی دیکە بەردەوام بن لە گەڕان، بەردەوام بن لە فێربوون، بەردەوام بن لە گەشەکردن. بە خودای میهرەبانتان دەسپێرم.